خەنی ناوشار لە سەرەتایی دەستپێکردنەوەی وەرزی دووهەمی خوێندنەوە بایکۆتیان ڕاگەیاندووە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ جەلال محەممەد پامنێرمان لە شاری سلێمانی گفتوگۆەکەین. جەلال سڵاوت لێبێ، دەرگای قوتابخانەکان کراوەتەوە، خوێندکاران و قوتابیان دەچنە ناوەندەکان، مامۆستا ئامادەی هەیەیان چی هەیە لە شاری سلێمانی؟ سڵاو لە تۆ کاگاباز لە بینێرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە لە بەشێک لە قوتابخانەکان بەگشتی بایکۆتی خوێندن کراوە، مامۆستاکان ناچنەوە هۆڵەکانی خوێندنەوە. لە بەشێکی تریان یەکوان و دوانە خوێنراوە تا ینی ئەو کە شەفتی ئێستەر لە بەیانی دەوام هەبووە یەکوان و دوانە خوێنراوە. بەشێک لە مامۆستاکان لە قوتابخانەکان نهاتوونەتەوە ناو هۆڵەکانی خوێندن و لە دەرەوەی پارێزگای سلێمانیش لە دەرەوەی ناوەندی شاری سلێمانیش بەشێکی زۆرتر لە قوتابخانەکان بەگشتی بایکۆتی خوێندنیان کردووە. هەموو ئەم مامۆستایانەی کە بایکۆتی خوێندنیان کردووە لە سەرەتای وەرزی خوێندنەوە داوای ئەوە دەکەن کە دەبێ تا ئەو کاتەی کە موچەکەیان بە تەواوەتی بەبێ پاشەکەوت پێ نەدرێت ناچنەوە ناو هۆڵەکانی خوێندن. و ئەم بایکۆتی ئەم جارە بە شێوەیەکی لە بەتایبەتی لە ناوەندی شاری سلێمانی و لە دەرەوەی شاری سلێمانی جگە لە ئیدارەکان کە لە دوێنێ لە ئیدارەی گەرمیاندا دیارە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی کراوە، ئەوانی دیکەیان بە شێوازێکی ڕێککەوتنی نێوان مامۆستاکان بووە. پێچەوانەی بۆ نمونە بایکۆتەکانی ڕابردوو کە دەستی ناڕزایی مامۆستایان ڕێیان دەگەن، ئەم جارە زۆرینەیان بە تەفاهمی یەکتر ئەم بایکۆتیان کردووەوە، داوای موچەی بێپاشەکەوت دەکەن تا ئەو کاتێک کە موچەی بێپاشەکەوتیان پێنەدەر ناچنەوە ناو هۆڵەکانی خوێندن. من پەیوەندیم بە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانیەوە کرد، دیارە بەڕێزیان ڕایگەیاند لەوەی کە ئامادە نەبووی زانیاریێک لەسەرەوە بدا کە چەند قوتابخانە بایکۆتیان کردەوە، چەندە چوونەتەوە ناو هۆڵەکانی خوێندن. بەڵام ئەوان دەیوت دیارە ئەوان ئێستا کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکان سەرقاڵی وردبینیکردنی لیستی موچەخۆرانی یا لیستی مامۆستایانن کە موچیان پێدەدرێت لەو لیژنانەی کە لە بەغداوە هاتوون کە تا درەنگانێکی شەوە ڕۆژانی پشوش سەرقاڵی وردبینیکردنی لیستی موچەخۆرانن. پێویستە مامۆستایان بیر لەمانە بکەنەوە. هەروەها ئەمەژەی بەوە کرد کە ئەو مامۆستایانەی ئەمڕۆ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە داوا لە بەڕێوەبەرەکان کراوە، لە بەڕێوەبەرە گشتیەکان کراوە لەوەی کە ناوی ئەو مامۆستایانان بۆ بنێرن، بەڵام ئاماژەی بەوە نەکرد کە چه ئیجراعاتێکیان لەگەڵا دەکرێت لە داهاتوودا. و بەپێی زانیاریەکانمەوە دیکە لەگەڵ بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراقا قسە و گفتوگۆم کردووە. بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید باسی لەوە کرد کە بەپێی زانیاریەکان یا لە کۆتایی مانگی یەکدا یا لە سەرەتای مانگی دوودا موچەی بێپاشەکەوتی وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی دەگاتە هەرێمی کوردستان و بەسەر فەرمانبەر و مامۆستایانە دابەش دەکرێت. بڵێ هیچ ڕێکخراوێکی تایبەت بە مامۆستایان چ دەستەی مامۆستایانی ناڕازی چی یەکێتی مامۆستایان هەڵوێستی هەیە لەبارەی بایکۆتی مامۆستایانەوە؟ دیارەوەدی کە لەگەڵ بەشێک لە مامۆستایی ناڕازیە قسەم کردووان پشتیوانی لە بایکۆتی مامۆستایان دەکەن و بەشێکیان لەوانی کە پێشتر لە مامۆستایانی ناڕازی بوونەوەنش بەشێکیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە، بەڵام وەکو گروپی یا وەکو بە ئەو دەستەی کە ڕایەنگەیاندبوو پێشتر هیچ هەڵوێستێکی ڕسمیان تا ئێستا ڕانەگەیاندووە. و ئەوەندەش کە لەگەڵ ئەندامێک لە یەکێتی مامۆستایانە قسەم کرد باسییان لەوە دەکرد کە بۆ نمونە بە ئەم 20 ڕۆژە سەبر هەبرێ لەسەرەوەی کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن نەکرێت ئەگەر بێت و موچەی بێپاشەکەوت کە بەپێی بڕیارەکان بەپێ و زانیارانی کە بڵاو دەکرێنەوە بە تایبەتی لەلایەن بڕیاردەری لیژنەی داراییەوە ئەگەر بێت و تا کۆتاییمان موچەی بێپاشەکەوت بگات پێویستە مامۆستایان بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و دەوام بە کاملی لە هۆڵەکانی خوێندندا بەڕێوە بچێت. بەڵێ جەلال محەممەد پامنێرمان لە شاری سلێمانی، سوپاس بۆ زانیاریەکانت.